لە ساڵی 1983 تورکیا دەستی بە ئەنجامدانی ئۆپراسیۆنی زەمینی و سنوور بەزاندن کردووە بە مەبەستی بە ئامانجگرتنی بنکەکانی پارتی کرێکارانی کوردستان پەکەک. لە ساڵی 2007ەوە هێرشی ئاسمانی دەست پێ کردووە. لە ئێستاشدا درۆنەکانی تورکیا بەردەوام لە ئاسمانی هەرێمی کوردستانن. لەم ساڵدا هێرشی درۆنەکان لە پارێزگای سلێمانی ڕوویان لە زیادبوون کردووە. بە جۆرێک هێرشی درۆنەکان هاتۆتە ڕێگە سەرەکیەکانی پارێزگای سلێمانی. هەندێک جاری هاوڵاتیانی مەدەنی بەهۆی بۆردومانەکان گیان لەدەست دەدەن. لە پارێزگای دۆکیش سوپای تورکیا جگە لە هێرشی ئاسمانی ناوچەیەکی بەرفراوانی لە ئەنجامی ئۆپراسیۆنی وشکانی دەست بەسەرا گرتووە و بنکە و بارەگای سەربازی تێدا جێگیر کردوون. ئاماری هێرش و بۆردومانەکانی تورکیا بەپێی ئاماری فەرماندەی ئۆپراسیۆنە هاوبەشەکانی عێراق لە ماوەی 4 ساڵ و نیودا سوپای تورکیا 2327 هێرش و بۆردومان و پێشێلکاری لە هەرێمی کوردستان ئەنجام داوە. ئاماری بۆردومانی درۆن و فڕۆکەی جەنگی و تۆپباران و هێرشی زەمینی و پێشێلکاری ئاسمانی هەرێم و عێراق بەم جۆرەیە: ساڵی 2019 370 جار، ساڵی 2020 571 جار، ساڵی 2021 586 جار، ساڵی 2022 614 جار، لە 1/1/2023 تا 30/6/2023 186 جار. ژمارەی بنکە سەربازیەکانی تورکیا لە هێڵی سنووری نێوان تورکیا و هەرێمی کوردستان بە درێژی 1200 کیلۆمەتر و ناوچەکانی دیکەی هەرێم سوپای تورکیا 87 بنکەی سەربازی هەیە. باشێک لە بنکە سەربازیەکان لە ناو شارەکانی هەرێمی کوردستانن. لە هەمان کاتیشدا تورکیا لە ئاکامی ئۆپراسیۆنی زەمینی بۆ سەر بنکە و بارەگاکانی پەکەکە دەستی بەسەر ناوچەیەکی بەرفراوان لە پارێزگای دهۆکدا گرتووە. ئاماری قوربانیانی مەدەنی بەپێی ئاماری ڕێکخراوی CPT ئەمریکی لەم ساڵدا 8 هاوڵاتی مەدەنی لە پارێزگاکانی دهۆک و سلێمانی بەهۆی بۆردومانی فڕۆکەکانی تورکیا گیانیان لەدەست داوە. هەربەگوێرەی ئامارەکانی ڕێکخراوی CPT لە ساڵی 2015ەوە بەهۆی ئۆپراسیۆن و بەردومانەکانی تورکیا 147 هاوڵاتی مەدەنی گیانیان لەدەست داوە. هاوکاری ناوخۆیی بۆ درۆنەکانی تورکیا بەپێی لێدوانی شارەزایانی سەربازی، درۆنەکانی تورکیا بەهۆی هاوکاری سیخوڕی نێوخۆیی لە هەرێمی کوردستان ئامانجەکانیان دەپێکن. ئەمەش لە ڕێگەی لکانی GPS و ئامێری دیکەی هەواڵگری بە ئۆتۆمبیلەوە. هۆکاری بەردەوامی بەردومانەکانی تورکیا بەهۆی لاوازی دەوڵەتی عێراق کە ناتوانێت کۆنتڕۆلی سنوورەکان بکات، فراوانخوازی و ئۆپراسیۆنەکانی تورکیا بەردەوامن. لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتیش عێراق هەنگاوی کردداری بۆ ڕاگررتنی ئۆپراسیۆنەکانی تورکیا نەناوە. لە هەمان کاتیشدا ئۆپراسیۆنەکانی زەمینی و ئاسمانی تورکیا بە ئاگاداری ئەمریکا ئەنجام دەدرێن.